بنای خۆی گەورە میرەبان قوتابیانی خۆشەویستم کاتتان باش. من مامۆستا محەممەد عەبدوڵڵاشکاک پسپۆڕی بابەتەکانی کۆمەڵایەتی لە کۆمەڵێک ڤیدیۆ تایبەت بە پۆلینەوە بە یەو خۆشەویست شادەبینەوە لە درێژە ڤیدیۆکانمان بۆ بەشی جوگرافیای هەرێمی کوردستان. ئەمڕۆ گەیشتینە بەندی چوارەم. بەندی چوارەم تایبەتە بە دەرامەتی ئاو لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان دوو شێوە دەرامەتی ئاوی هەیە. جۆرێکیان ئاوی سەرزەویە و جۆرێکیان بریتە لە ئاوی ژێرزەوی، ئاوی سەرزەوی، ئاوی ژێرزەوی. هۆکاری پەیدابوونی ئەم دوو سەرچاوەی ئاوە بۆ چ دەگەڕێتەوە؟ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کوردستان دەوڵەمەندە بە باران و بەفربارینیش. دوامینیشەوە بەفرێک کە دەتاوێتەوە دەبێتە سەرچاوەیشتر بۆ ئاوی سەرزەوی، ئاوی ژێرزەوی. کەواتە کوردستان لەبەر دەوڵەمەندی بە بڕی بارانبارین، دەوڵەمەندی بە بەفر ناچە شاخەکان وا دەکا ئێمە دەوڵەمەند بین هەم لە ئاوی سەرزەوی و هەم لە ئاوی ژێرزەوی. لەبەرەوە ئەم دوو سەرچاوەی لە کوردستان بوونی هەیە و ئاوەکەشی بڕەکەی زۆرە. ئێستا باسی سەرچاوی یەکەم دەکەین، ئاوی ژێرزەوی، دواتر دێنە سەر ئاوی سەرزەوی. ئاوی ژێرزەوی قوتابیان سەرچاوێکی گرینگە بۆ چ؟ یعنی ئێمە کوردستان بە گشتی و گوندەکان زۆر سوود لە ئاوی ژێرزەوی وەردەگرن. بۆچی؟ یعنی سەرچاوێکی گرینگە بۆچی ئاوی ژێرزەوی؟ یەک، سەرجەم دەرامەتە ئاویەکانی هەرێمی کوردستان بە ڕێگەی ئاوی ژێرزەوی دابین دەکرێت. یعنی هەرچی دەرامەتی ئاوی هەرێمی کوردستانە بە زۆری لە ڕێگەی ئاوی ژێرزەویەوە دابین دەکرێت. و لەگەڵ ئەوەشدا ئاوی ژێرزەوی سەرچاوێکی سروشتیە بۆ پێکێنانی ئاوی سەرزەوی. ئەو ئاوە کە لە ژێرزەوی لە ڕێگەی کانی کە بەشێکی سروشتیە لێدانی بیر ئەو ئاوە دەردەهێنرێت دەبێتە سەرچاوەیەک بۆ پێکێنانی ئاوی سەرزەوی. و لەمان کاتدا سەرجەم پێداویستەکانی مرۆڤی کورد دابین دەکەوەکو هەموو وڵاتانی دنیا. یعنی تۆ دەتوانانی سوود لە ئاوی ژێرزەوی وەگری، چ بۆ خەڵک وەکو دانیشتوان، چ بۆ چالاکی کشتتوکاڵ، چ بۆ ئاژەڵداری لە گوندەکان. ئەمانە هەموو سەرچاوەی ئاوی ژێرزەوین، چ کشتتوکاڵ، چ ئاژەڵداری، چ پێویستەکانی مرۆڤ. و سەرچاوەی ئاوی سەرزەویشە و سەرجەم دەرامەتە ئاویەکانی هەرێمیش دروست دەکات. لەبەرەوە ئەمە گرنگ و بایەخی ئاوی ژێرزەویە لە هەرێمی کوردستان. گرنگ و بایەخی ئاوی ژێرزەویە لە هەرێمی کوردستان بەتابەت بۆ چالاکی ئابوووریەکانی وەکو کوشتتوکاڵکردن و ئاژەڵداری و هەروەها نیشتەجێبوونی مرۆڤ. لەکوێ ئاو هەبێ ئاوەدانی هەیە، چکە مرۆڤ پێویستی پێ دەبێت. و لە هەمان کاتدا شوێنی نیشتەجێبوونی مرۆیی دیاری دەکات. ئاوی ژێرزەوی کاریگەری هەیە لەسەر نیشتەجێبوونی مرۆیی. نیشتەجێبوونی مرۆیی واتە مرۆڤ لەکوێ نیشتەجێ دەبێ ئەوە ئاوی ژێرزەوی بڕیار دەدا. سیر کە زۆرجار مرۆڤ شوێنێک هەڵدەبژێرێ بۆی خانوو دروستکە، بۆی بیکاتە گوند، بیکاتە ئاوەدانی، کاتێک سەرچاوی ئاوی تێدا بێت. جا چ ئاوی سەرزەوی بێ چ ئاوی ژێرزەوی، بەتابەت ئاوی ژێرزەوی. کەواتە ئەگەر پرسیار هاتەوە شوێنی نیشتەجێبوونی مرۆیی دیاری دەکات، چێ ئەو شوێنە دیاری دەکات؟ وەڵامەکەت چ بێ؟ وەڵامەکەت ئاوی ژێرزەوی بێ. باشە، دێنە سەر تەواوکەری بابەتەکەمان هەن لەسەر ئاوی ژێرزەوی. دێنە سەر ئەوەی کە ئێمە لە کوردستان کۆمەڵێک زنجیرەچیامان هەیە. ئەو زنجیرەچیانە ئاڕاستەکەیان چۆنە؟ لە باکووری ڕۆژئاوا بەرەو باشووری ڕۆژهەڵاتە. لە نێوان ئەو زنجیرەچیانە دەشتایی هەیە، دۆڵ هەیە. ئەمانە هەموو وایان کردووە ناوچەیەکی بەرزونزمی ئاڵۆز لە کوردستان دروست بکات. ئەمانە هەموو بوونەتەوەی ئەوەی کە دەرامەتی ئاو لە کوردستان پەیدا بێت بە شێوەیەکی زۆر. یعنی ئەگە پرسیار بکەین کوردستان بە دەرامەتی ئاو دەوڵەمەندە، دەیبرێ بەڵێ. سەرچاوی دەوڵەمەندیەکەمان لە چییە؟ لە بوونی زنجیرەچیاکانە، بوونی ئەو هەموو دۆڵ و دەشتاییەیە کە ئاوەکانی لێ کۆبەتەوە بۆتە ئاوی سەرزەوی، ئاوی ژێرزەوی. و لە هەمان کاتدا تایبەتمەندی جیۆلۆجیای هەرێمی کوردستان کە پێکهاتووی کلسی لە ژێرزەوی هەیە و پێکهاتوویەکی واشمان هەیە کە ئاو هەڵگری پێ دەڵێن. چینە بەردەکانی ژێرەوە کونیلەدارن، ئاو هەڵدەگرن. ئەو ئاوە ئەگە لە خۆی زیاد بوو لە وەختێک لە وەختەکان دێتە دەرەوە، یعنی ئاوی ژێرزەویە دەبێتە ئاوی سەرزەوی بە شێوەیەکی سروشتی. لەبەرەوە هۆکارێکە بۆی ئاوی ژێرزەوی لە کوردستان کۆ ببێتەوە. ئەمانە هەمویان کوردستانیەوە لێ کردێ دەوڵەمەند بێ بە ئاوی ژێرزەوی. تەبان یەکەمیان بوونی چیاکان، بوونی پێکهاتووی کلسی و بوونی پێکهاتەیەکی بەردی کە کونیلەدارە ئاوی تێدا کۆبۆتەوە. ئەمانە وا دەکات بوونی چیا و بوونی کونیلەداری وا دەکات کوردستان دەوڵەمەند بێ بە ئاوی ژێرزەوی. باشە، کوردستان دەوڵەمەند بێ بە ئاوی ژێرزەوی. ئەو ئاوی ژێرزەویە دوو جۆری هەیە. جۆرێکیان ئەوەیە کە بیر و کارێزە، ئەمەیان دەستکردی مرۆڤە، مرۆڤ لێی دەدا، مرۆییە. زۆرێکی تریان بریتە لە کانیەکان یان سەرچاوەکان، ئەمەیان سروشتیە بە
ئەتی خۆی سروشتی لە ژێرزەوی دەردەچێت بە تایبەتی لەو ناچانەی ئاستی ئاوی ژێرزەوی زۆرە دەردەچی لەبەرەوە ئەمەیان سەرچاوەی دووەمە. سەرچاوی یەکەم چ بوو؟ بیر و کارێزن. هەردووچیان بەدەستی مرۆڤ لێ دەدرێت، ینی مرۆڤ لە شوێنە حەز بکا بیر لێ دەدا بۆی سوود لە ئاوی ژێرزەوی وەربگرێت. بۆیە ئەمە لە بیر و کارێز پێناسی هەردووشی دەکەین بۆی بزان. بیر ڕێگەیەکی کۆنە، ینی مرۆڤ لە سەردەمی کۆنەوە مرۆڤ بیری لێدایە، مێژووی لێدانی بیر دیار نییە. لێدانی بیر بۆ چییە؟ بۆ دەرێنانی ئاوی ژێرزەویە. تەبەن لە هەرێمی کوردستان چەندەها بیر لێدراوە بۆی سوود لە ئاوی ژێرزەوی وەربگیرێت. باشە؟ ئەمەیان بیر. دووەمینیان کارێز. کارێز چییە؟ هەمان شتە بەڵام گۆڕانکاریی گچکەی تێدایە، فەرقێکی گچکەی هەیە. کارێزیش ڕێگایەکی کۆنە وەکو بیر. هەمان کارێزیش بۆ سوود وەرگرتن لە ئاوی ژێرزەوی لێ دەدرێت. بەڵام جیازی کارێز دەگەر بیر ئەوەیە، بیر تەنها یەک بیرەکە لێ دەدرێت، بەڵام کارێز کۆمەڵێک بیرن. کۆمەڵێک بیرن، ڕوبەریان گەورەترە. ئەو بیرانە هەرێکێکیان لە ئاستی ئەویتر نزمترە. ئاستی نزمترە، ینی بیرەکان ئاستیان وەکو یەک نین. ئەم بیرانە بە کۆمەڵێک با بڵێن جۆگەلە بە یەکتر بەستاونەتەوە. ینی زۆر جار نابێ بینی بیرەکان لە 20 مەتر کەمتر بێ یان زیاتر بێ. عادەتەن نابێ زیاتر بێ، دەکرێت کەمتر بێ. کۆمەڵێک بیر کارێز دروست دەکەن، کۆمەڵێک بیر کارێز دروست دەکەن. بەڵام بیر تەنها بیرە مرۆڤ لێ دەدا لە شوێنێک کە سوود لە ئاوی ژێرزەوی وەربگرێت. هەردووچیان بەمە سوود وەرگرتن لێ دەدرێت. باشە؟ هەردوو سەرچاوەش لە کوردستان بوونی هەیە. ئاوی ژێرزەوی دابەش دەبێت بۆ دوو سەرچاوە. بۆ دەڵێن دوو سەرچاوە؟ بە گوێرەی بەرزوونزمیە. بە گوێرەی بەرزوونزمیە. سەرچاوە و کانیاوەکان ئەوەیان سروشتیە. دووەمینیان یەکەمینیان باسمان کرد کانی و کارێزە، ئەوە یەکەم. دووەم سەرچاوە و کانی. یعنی ئێمە سەرچاوە یەکەم کانیە. سەرچاوای چکەمان چییە؟ بیرە. بیر لەگەر کارێز. بیر و کارێز دەستکردی مرۆڤە. کانی بە شێوەیەکی سروشتی دەردەچی. کەواتە ئاوی ژێرزەویان بیرە یان با بڵێن کانیە. بیرەکەم باس کرد مرۆڤ لێ دەدا ئەگەر بیر بوو. ئەگەر کۆمەڵێک بیر بوو پێمان گۆ کارێز، هەردووچی دەستکردی مرۆڤە. بەڵام سەرچاوی دووەم دەسەڵاتی مرۆڤی تێدا نییە، ئەویش کانیاوەکان. زۆرجار پێی دەوترێت سەرچاوەکانیش کە ئاو هەڵدەقوڵێ لە ژێر زەوی. بۆچی کوردستان کانیاوی تێدا هەڵدەقوڵێ؟ بۆچی هەیتی؟ لەبەرەوەی کوردستان ناوچەیەکی بەرزوونزمیە، جیۆلۆجیا مەنتیقەکە ئاوی لێ کۆبێتەوە. لە کاتی زۆربوونی ئاوەکە ئەم کانیە دەردەچی. و ئەم ئاوە بۆ چۆن کۆبێتەوە؟ بۆ ئەوی کونیلەداری کەڤەرەکان، چینە بەردەکان کە کونیلەدار بوو وەکو ئیسفەنج وایە کە دەخێ ناو ئاو، ئیسفەنجەکە دەربینە چی هەڵگرتی؟ ئاوی هەڵگرتیە. بۆ چکە کونیلەدارە. بەڵام تۆ پارچە ئاسنێک بخە ناو ئاو دەری بینە ئاو هەڵناگری، بۆ چکە کونیلەداری نییە. کونیلەداری چینە بەردەکانی ژێرەوە ئاوی ژێرزەوی دەچێتە ناوی و دواتر لەگەڵ زۆربوونی و ئاوە دێتە دەرەوە، دەبێتە سەرچاوەیەک مرۆڤ سوودی لێ وەردەگرین. ئەو بارانەی دەباری قوتابیان دەبێتە ئاوی سەرزەوی. بەڵام لە ناوچە شاخەکان بۆهۆی درز و قلیش و شکاوەکان کە شوێنێک شکاوی ئەو ئاوە دەچێتە ژێرەوە. کە چوە ژێرەوە کونیلەداری بەردەکان هەڵی دەمژن، دواتر دەردەچێتەوە بە شێوەیەکی سروشتی. ئەمانە هەموو هۆکارن بۆ دروستبوونی کانی. خاڵێکی تر کاریگەر کە بۆچی کانی دەرەچی؟ خۆ ئاو ژێرزەوی لە زۆر شوێنێ، بەڵام خۆ کانی لە هەموو شوێنێک نییە. یەکێک لە مەرجەکانی کانی دروست بێەوەیە دەبێت ئاوی ژێرزەویەکە زۆر بی و لە ڕووزەوی نزیک بی، بۆی لەگەر پەستانەوە ئاوە بێتە دەرەوە. ئەگەر ئاوی ژێرزەوی لە ڕووزەوی دوور بوو، ئەوە بە شێوێک لەوانەیە لەو ناوچە بەدیار نەکەوێت. بەتایبەت لەم چەند ساڵی دوایی داوشکە ساڵی دروست بووە، ئاوی ژێرزەوی زۆر دابەزیە، زۆر دابەزێ. و مرۆڤیش لە ڕێگەی لێدانی بیری زۆر لێداوە لە کوردستان، لەبەرەوە ئاوی ژێرزەوی دابەزیوە بە شێوەیەکی زۆر. ئەمە کارانە وای کردو کوردستان دەوڵەمەند بێ بە ئاوی ژێرزەوی و دەوڵەمەند بێ بە کانیاوەکان کە بە شێوەیەکی سروشتی لە کوردستان دەردەچن. هەرێمی کوردستان جگە لەو کانیانەی کە باسمان کرد بە تەبیعی خۆی دەرەچی، کانی سازگارن، ئاوەکەی دەخورێتەوە، ئاوەکەی وەچی دەڵێ خەڵتی تێدانە، پیسی تێدانە، چەور نییە، یاخود بڵێ نسبەی خۆی تێدانە، ئاوێکی سازگارە. بەڵام لە هەمان کاتیشدا زۆرە کانیەک هەیە لە کوردستان قوتابیان پێ دەڵێن کانی کانزایی. پێ دەڵێن کانی کانزایی، چکە کانزای تێدایە، ئاوەکە سازگار نییە، بە زۆری گۆگردی تێدایە. لە بەشی عێراق باسمان کرد گۆگرد، کالیسیۆم، یان کالیسیۆم لە ناوی توایتەوە، گۆگرد و کالیسیۆم کلۆریشی تێدایە و بەتایبەت با بڵێن گۆگردی تێدایە. ئەمانە
سیر کە ڕەنگە سپێکەی هەمووی گۆگردە هەمووی کبریتە مادەیە کە ئەم ئاوە دەکوڵێ بۆنیشی هەیە بۆنێکی ناخۆش هەیە چارەسەری نەخۆشی پێ دەکرێت یعنی ئەوانەی نەخۆشی پێستیانێ لەناو ئاوەی چارەسەر دەبن لەبەرەوە جۆرە کانێکێ لە کوردستان پێ دەرێن کانی کانزای تێدایە سوودی چییە بۆ چارەسەری نەخۆشەکانی پێست چارەسەری نەخۆشەکانی پێست بەس نابێ بخورێتەوە چکە زەرەر بە مرۆڤ دەگەێنی تەنها بۆ چارەسەری پێست ئەو کانیانە چینکە کانزاین لە کوردستان چارەسەری پێستی پێ دەکرێن کانی بانی خێلان کانی بازیان کانی شێخی باڵەکان ئەوانە کۆمەڵێک کانین لە کوردستان هەنە بۆ چارەسەری نەخۆشی بەکاردێن پێیان دەرێن کانی کانزایی پێیان دەرێن کانی کانزایی نمونەکەمدایە شێخی باڵق بازیان و هەروەها بانی خێلان باشە ئەو کانیانە وەکانێکی کەشمانێ لە ناوچەی شێرەسوار پێ دەرێن کانی کانزایی شێرەسوار ئەو کانانە چ بوون قوتابیان کانی کانزایی بوون ئاوی ژێرزەوی لە دوو ناوچە کۆبۆتەوە یعنی دابەش دەکەین بۆ دوو ناوچە بۆ دابەشی دەکەین بۆ دوو ناوچە چکە ئاوەکە لە ژێرزەویە لەبەرەوەی لە سەرڕووزەی دوو ناوچەی جیاوازمانێ لە هەرێمی کوردستان یەک ناوچەی شاخاوی دووەمیان ناوچەی زورگ نیمچە شاخاوی ناوچە شاخاوەکە بە چ دەناسینەوە ناوچە شاخاوەکە بەوە دەناسینەوە قوتابیان سیر کە لە وێنەکەی ناوچە شاخاوەکان بەوە دەناسینەوە کە ئاوی ژێرزەویەکە یەک زۆرە دوو سازگارە زۆریشە و سازگارە بۆ زۆرە چکە دوو سەرچاوی لێ سەرچاوی بارانێکی باش سەرچاوی بەفر و درز و کەلێنیشی زۆرە ناوچەی یەکەم تەواو ناوچەی دووەم سیرکە وێنەکەی دیارە ناوچەی دووەم ناوچەی زورگە ئەمە ئاوی ژێرزەویەکەی زۆرە بەڵام لە شاخاوی کەمترە ئاوەکەی سازگارە بەڵام لە شاخاوی سازگارەکەی کەمترە لەبەرەوە ئەم دوو ئاوی ژێرزەوی لە کوردستان بەگشتی ئاوێکی زۆرە و سازگاریشی باشە خراپ نییە باشە دێنە سەر سەرچاوەیەشتر لە سەرچاوەکانی دەرامەتی ئاو لە هەرێمی کوردستان ئاوی سەرزەویە قوتابیان ئاوی سەرزەوی لە عێراق بەگشتی دیزلەت هەیە فراتت هەیە لەقەکانی دیزلەت هەیە شەتوڵعەرەبەت هەیە زەنگ و زەرکاوەکان هەیە جۆگەلەکان هەیە 6 کیلۆمەترمانەیە لەسەر کەندا و بەڵام کاتێک باسی هەرێمی کوردستان دەکەم باسی فرات ناکەم چکە فرات بە کوردستاندا نییە من تەنها باسی دەرامەتی ئاو دەکەم لە هەرێمی کوردستان لە عێراق بە هەمووی باسمان کرد بەس لە هەرێمی کوردستان لە ئاوی سەرزەوی تەنها باسی دیزلە دەکەم لەگەڵ لەقەکانی دیزلە و لەقەکانی دیزلە باشە لەگەڵ ئەو دەریاچانەی دەکەوێت هەرێمی کوردستان باشە دیزلە جا ئەو لەقانەی دەڕژێنە ڕووباری دیزلە سەرچاوەکانیان لە کوردستان دروست دەبێت چ لە کوردستانی باشوور کوردستانی عێراق چ لە ڕۆژهەڵاتی کوردستان کوردستانی ئێران کەواتە ئەو لەقانەی کە 5 لەقە دەڕژێنە ڕووباری دیزلە ئەو لەقانە ئەوە خابوورە ئەوە زەی گەورەیە ئەوە زەی بچووکە ئەوە ڕووخانەیە ئەوە سیروانە هەموو لەقەکان یان لە کوردستانی خۆمان یان لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست دەبێ و دەچێتە ناو ڕووباری دیزلە ئاستی ئاوی ڕووباری دیزلە زیاد دەکەن ئاستی ئاوی ڕووباری دیزلە زیاد دەکەن سەتا چەندی زیاد دەکەن 166 یعنی ئەم 5 لەقە 166 ئاوی دیزلە زیاد دەکەن ئەگە ئەو لەقە نەبایە ئێستا ئاوی ژێرزەوی ئاوەکەی زۆر کەم بوو یعنی تۆش 166 لێکەم کەوە چەند دەبینێتەوە لەبەرەوە دیزلە کاتێک لە باکووری کوردستان دروست دەبێت دێتە هەرێمی کوردستان وتمە لە گوندی پیشخابوور ئاستی ئاوەکەی کەمە بەتابەت تورکیا بەنداوی زۆر لەسەر دروست کردی ئاستی ئاوەکەی کەم بوویتەوە بەڵام دیزلە بەهۆی باشە کە دێتە کوردستان 5 لەقی دەڕژێتە ناوی خابوور زەی گەورە زەی بچووک ڕووخانە سیروان بە هەر پێنجان قوتابیان لەبیرت بی 166 ئاو دەبەخشنە دیزلە 166 داهاتی دیزلە دابین دەکەن لە ماوەی 1 ساڵ ئەوە داهاتی ساڵانەیە باشە ئەوە لەقەکانی دیزلە یەکەم ڕووبار وەگرین ڕووباری دیزلەیە دوای دێمە سەر چ دوای دێمە سەر لەقەکان 5 لەقە یەکێک وەریان دەگرم سەرەتا ئەتوو دەبیت شارزای لە چ هەبی شارزای لە ڕووباری دیزلە هەبی ئینجا بینە سەر لەقەکان یەکەم ڕووباری دیزلە یەکەم معلومات بزانە لە باکووری کوردستان دروست دەبی لە باکووری کوردستان دروست دەبی ئەو زانیاری یەکەم زانیاری دووەم لە زنجیرەچیەکانی ڕۆژهەڵاتی تۆڕۆز دروست دەبی ینی هەڵبژاردنە باکوور هەڵبژاردنە لە باکووری کوردستان دروست دەبی لە زنجیرەچیەکانی تۆڕۆز دروست دەبی ئەوش دەکەوێتە باکووری کوردستان ئەوە دروست بوو لەو نقطەی داخلی هەرێمی کوردستان دەبێت ئەو نقطەیە چییە گوندەکە بەناوی گوندی پیشخابوور کەواتە ئەوەش هەڵبژاردنە لە گوندی پیشخابوور داخلی هەرێمی کوردستان دەبێت کە داخلی هەرێمی کوردستان بوو دواتر دێتە ناو هەرێم و بەغدا و
دەچێتە ناوەڕاست و باشووری عێراق و لەگەر فرات یەک دەگری شەتڵ عەرەب دروست دەکات دواتر دەڕژێتە کەنداوی عەرەبی دەڕژێتە کەنداوی عەرەبی لە ناوچەی بانی مووسڵ بەست و بەندای مووسڵی لەسەر دروست کرایە کا بانی مووسڵ ئێرە بانی مووسڵە قوتابیان کاتێک دیزلە دێتە بانی مووسڵ ئەلێرە بەست و بەندای مووسڵی لەسەر دروست کرایە باشە بەست و بەندای مووسڵی لەسەر دروست کرایە ئەمە دەین دەمانێت بزانین ڕووباری دیزلە درێژەکەی چەندە ڕووباری دیزلە ئەگەر لە پیشخابور وەرگرین تا دەڕژێتە کەندا و ڕووبارەکە درێژی زۆرە بەڵام ئیشمان پێی نییە ئیشمان بۆیە ڕووباری دیزلە لە هەرێمی کوردستان درێژەکەی چەندە لە هەرێم چۆن دەزانم لە گوندی پیشخابور حساب دەکەم چکە لەو گوندەی داخلی هەرێم کوردستان دەبێت تا فەتحە بۆ باسی فەتحەیە لە دوای فەتحە ڕووباری دیزلە دێتە دەرەوەی کوردستان دەچێتە ناوەڕاست و باشووری عێراق کەواتە من ئیشم بە خابورە تا فەتحە چۆنیشە سیرکە درێژی ڕووباری دیزلە لە گوندی پیشخابور حساب دەکەم تا فەتحە لە باش فەتحە لە هەرێمی کوردستان نییە دیزلە دەستە دەرێ هەرێم حساب ناکەم دەمەوێت درێژی دیزلە بزانم لە هەرێم لاقم نییە هەمووی 410 کیلۆمەترە لە هەرێم 410 کیلۆمەتر درێژی ڕووباری دیزلێ لە هەرێمی کوردستان باشە ئەوە زانیاری کۆمەڵێک زانیاری بوو لەسەر ڕووباری دیزلە ڕووباری دیزلە بۆکو پێم گوتم 5 دقی دەڕژێتە ناوی ئەو لقانش قوتابن دەڕژێنە ڕۆژهەڵاتی دیزلە هەن لەولایە دێن دەڕژێنە بەشی ڕۆژهەڵاتی دیزلە ڕووبارەکانیش یەکەم لە خابورە سیرکە ئەو وێنەکە و ئۆژنووسینەکە دووەم زەی گەورەیە ئەوە زەی گەورە شوێنەکان بناسۆ لە چکە خەریتە دێتەوە لە نیشتیمانی شوێنی ڕووبارەکان لەبەرکەن زەی بچووک سیرکە ئەوە شوێنی زەی بچووکە لە وێنەکە دیارە ئەوە زەی بچووک چوارەم ڕووخانە سیرکە ڕووخانە و شوێنەکەی دیارە ئەوە ڕووخانەیە لقی کۆتایی سیروان دیالەشی پێدەرێن ئەوە سیروان کەوتۆتە دوایین بەشی ڕووباری دیزلە تەمان هەندێک لق لە دەرەوەی کوردستان تێکەڵ بە دیزلە دەبێت بۆ نمونە ئەمەستا سیروان لە دەرەوەی کوردستان دەستە ناو دیزلە من وتمە تا فەتحە کوردستان لە خوار فەتحەی کوردستان نیە لەبەرەوە 5 دق دەڕژێنە ڕووباری دیزلە لە بیتانە ئەو 5 دقە 166 ئاوی دیزلە زیاد دەکەن قوتابێن یەکەم لق وەگرم کە دەڕژێتە ناو ڕووباری دیزلە یەکەم لق چیە ئەلێرەیە ئەویش خابورە خابور لە چ دروست بووە خابور یەکەم لقی دیزلەیە باشە ئەوە ڕقم یەک خابور لە دوو لق دروست بووە مەهرما و هیزل مەهرما و هیزل یەک دەگرن خابور دروست دەکەن خابورش دەستە ناو دیزلە ئەنیشتەکان چۆنە مەهرما و هیزل یەکیانگر بۆ خابوریش چۆنە دیزلە سیرکە ئەوە مەهرما ئەوەش هیزل یەک دەگرن چ دروست دەکەن خابور دروست دەکەن خابوریش چۆنە و ڕووباری دیزلە ئەو هەیە جا ئەو زانیارانە چین لەسەر خابور یەک خابور زانیاری یەکەم ئەگەر لەم بیگە زانیاری یەکەم خابور لە چ دروست بووە لە مەهرما و هیزل ئەوە زانیاری یەکەمن لەبەر کرد زانیاری دووەم ئەویان زۆر گرنگە زانیاری دووەم لە چ گوندەك خابور دێتە ناو هەرێمی کوردستان گوندی جالیک گوندەکان لەبەرکە ئێستا بەتوو بڵم دیزلە لە چ گوندێک دێتە کوردستان دەیبرێت پیش خابور ئەدی خابور دەیبرێت گوندی جالیک گوندەکان لەبەرکە لە پرسیار دێتەوە باشە درێژی چەندە درێژی دیزلەی 410 کیلۆمەتر بوو هەندێک زانیاری هەیە لەسەر ڕووبارەکان لەبەرکە بۆ نمونە لە چ گوندێک دێتە کوردستان لە چ چیاک ڕووبارەکە دروست دەبی لە چ گوندێک داخلی هەرێمی کوردستان دەبی درێژەکەی چەندە ئەوە کۆمەڵێک زانیاری وردن گوند چیا لە چ گوندە لە چ چیاک دروست دەبی لە چ گوندێک داخلی هەرێمی کوردستان دەبی درێژەکەی چەندە و ڕێژەی سەتا چەند ئاو دەداتە دیزلە ڕێژە سەتا چەند ئاو دەداتە دیزلە بۆ دەڵێم سەتا چەند وتم هەر 5 لق 166 دەدەنە دیزلە ئەدی لقێک بەتەنێت چەند دەکات دووەم چەندە سێم هەمومان کۆ کرد و 66 دەرچوو بەڵام هەر یەکی بەتەنێت چەند ئاو دەداتە دیزلەی ئەوەش بزانێ ئێستا من بۆت باز دەکەم خابور لە مەهرما و هیزل دروست بوو ئەو زانیاری یەکەم لە گوندی جالی کاتە کوردستان و زانیاری دووەم درێژەکەی 106 کیلۆمەتر ئەوە زانیاری سێم چەند خزمەتی دیزلە دەکات 102.2 خزمەتی دیزلە دەکات ئەمە هەر 5 لق گوتمان سەتا چەند خزمەت دەکات 166 وانە بەڵام بەتەنێ خابور 102.2 خزمەتی دیزلە دەکات ئەمە ڕێژەکەی دیارە باشە ئەمە خابور دێمەسە لقی دووەم چێ زەی گەورە دووەم لق کە بە دیزلە بگات زەی گەورەیە بۆ پێی دەڵێن زەی گەورە چونکە بە بڕێکی زۆر بەشداری ئاوی ڕووباری دیزلە دەکات بەشێکی زۆر زەی گەورە وشەی چمانەوە بەکارینە گرنگترین لقە بۆ دەڵێم گرنگترین لقە چکە ئاوی زۆر دەبەخشێتە دیزلە چێ ئاو زۆر بدە
وەکوێ تۆ چێ ڕۆژانەی زیاتر بدا دەوڵەمەندتر بی ئەو هەوە زەی گەورە هەڵبژاردنە چیە لە چیای هەکاری دروست دەبی قوتابیان ئەوە زنجرەچەکانی هەکاریە ئەوە دروست بوو یەکسەر داخلی هەرێمی کوردستانیش دەبی باشە لە گوندێکە بە ناوی چاڵ کەواتە تۆ دەبێت گوندەکان لەبەرکەی لە گوندی چاڵ کە داخلی هەرێمی کوردستان بوو لە گوندی چاڵ بە ناوچەیەک تێدا پەڕ پێ دەڵێن ناوچەی بارزان کە سەر بە پارێزگای هەولێرە کەواتە زەی گەورە لە چیاکانی هەکاری دروست دەبی داخلی هەرێمی کوردستان دەبی بە ناوچەی بارزان تێدا پەڕی لە گوندێک بە ناوی گوندی چاڵ باشە ئەو گوندەشمان نووسین دەمینێتەوە دوو زانیاری یەک درێژەکەی چەندە 200 چەند ئاو دەداتە دیزلە درێژەکەی 392 کیلۆمەترە ئەوە چ زەی گەورە 100 چەند ئاو دەداتە دیزلە 133 لە بەخاتری ئەو 133 ناومان لێنایە زەی گەورە وە پێشمان گوتێ گرنگترین لەق بۆ چکە نسبەی بەشداری زۆر زۆرە باشە ئەوە زەی گەورە شوێنەکەی وە داخلبوونی وە گوندەکەی بە ناوچەی بارزان وە ڕێژەی درێژەکەی کە 392 وە ڕێژەکەشی 133 باشە لە دوای زەی گەورە چمانێ زەی بچووک زەی بچووک کەمتر بەشداری لە ڕووباری دیزلە دەکات لە چاو زەی گەورە بۆیە نامانێنە زەی بچووک لە گوند چیاک دروست دەبی بەناوی چیاکانی قەندیل و لاجان لە دوو چیای دروست دەبی قەندیل و لاجان باشە وە لە گوندێک دێتارێمی کوردستان پێ دەڵێن ماشان کەواتە گوندەکان لەبەرکە دوو زانیاریمان دەبینێت کە پێتان بڵێم درێژەکەی و ڕێژەکەی درێژی زەی بچووک 400 کیلۆمەترە سیر کە زەی بچووک درێژترە لە زەی گەورە بەڵام بۆ پێمان گۆ بچووک لەبەر درێژی نییە لەبەر ڕێژەکەیتی 100 چەند ئاو دەداتە دیزلێ بزانە ڕاستە زەی گەورە درێژی کەمتر بوو بەڵام 133 ئاوی دەدا دیزلێ سیر کە زەی بچووک 100 چەندە 70 بۆیە ناومان لەوەی نا زەی گەورە ناومان لەوەی نا زەی بچووک کەواتە زەی بچووک لە چیاکانی قەندیل و لاجان دروست بوو لە گوندی ماشان داخلی هەرێم بوو 400 کیلۆمەتر درێژە و 170 ئاو دەداتە ڕووباری دیزلە ئەوە زانیاریش لەسەر زەی بچووک دوو لەقم دەمینێ ڕووخانە سیروان دەمینێ ڕووخانە ناوەچکەی هەیە پێی دەڵێن عوڤەیم بە عەرەبی ئەمە ناومان بە کوردی ئەمە دەڵێن عوزێم ئاوەکە لەبەرەوەی تەنکە ڕەنجی سپیە پێی دەڵێن ئاوە سپیش هەر سێ ناو هاتیە تاکە لقە کاتیە یعنی باران هەبی هەیە باران نەبی نامینێت چەند مانگەکیە ئەمە بەڵگەی چییە بەڵگەی ڕووخانە ئاوی کەمە زۆر کەمە بە بارانبارین هەیە دوای وشک دەکا نامینێ طبعاً لقەی کاتی دیزلێ لە چاکانی قەرەداغ و شوان دروست دەبی کە دروست بوو طبعاً لە سێ لقی کاتیش دروست دەبی ئاخسو تاوخسو ئەمانە دووزی لەسرە کەرکوچی لەسرە ناوچەیەکە وەکو باسم کرد لقەکانی کاتین باش لقەی کاتی ئەگە پرسیاراتەوە کامە لق لە لقەکانی ڕووباری دیزلە کاتیە بڵێ ڕووخانە یان ئاوەسپی ئەلێرێ ڕووخانە ئەوە ڕسمەکەیەوە نەبووە ئەلێرەیە پێی دەرێن ڕووخانە ئاوەسپی باشە لقەیەکی ئۆتێستا ئەوە شان دەدا سیرکە ئەوە ڕووخانەیە ئاوەسپی لقەیەکی کاتیە باشە درێژەکەی چەند بوو 320 کیلۆمەترە بزانە لەبەرەوەی لقەیەکی کاتیە کەمترین بەشداری دیزلەیە 102 یعنی لە خابووریش کەمترە خابوور 102.2 بوو ئەوە دووەکەشی نییە پۆینتەکەش نییە بە 102 لەبەرەوە لقەیەکی کاتیە کەمتر بەشداری لە ڕووباری دیزلە دەکا باشە دوایین لق پێتان بڵێم ئەویش سیروانە دوایین لق پێشەوەی بچمەسە سیروان گوتمان ڕووخانە لقەیەکی کاتیە لە سێ لقی وەرزی دروست بووە خاسە سو شاری کەرکوچی لەسرە باشە ئەوە گرنگە باش تاوەخسو لقی دووەمە ئەوە شاری داقوقی لەسرە ئاقسو شاری دووزی لەسەر دروستکرایە یعنی شاری کەرکوک لەسەر خاسەیە داقوق لەسەر تاوغە دووز لەسەر ئاقە هەر سێ لق ئەوە لقی یەکەم لقی دووەم لقی سێم هەر سێ لق یەک دەگرن چ دروست دەکەن ڕووخانە دروست دەکەن ڕووخانەش دەژێتە ڕووباری دیجلە سیرکەوە لقی یەکەم لقی دووەم لقی سێم هەر سێکیان دەبتە ڕووخانەوە ڕووخانەیە ڕووخانەش دەژێتە ڕووباری دیجلە باشە ئەوە ڕووخانە لە سێ لقی کاتی پێکدە لەو لقانە منووسە هەتا بزانی هەر لقێک لەوانە چ ڕووبارێکی چ شارێک و چ شارچکەیەکی لەسەر شاری کەرکوک داقوق شاری دووز لەبەرت بی خاسە کەرکوکە تاوخ داقوقە ئاقس و دووزە باشە دووز ئەوە لقەکانی ڕووخانە باشە ئاخر لە قوتابیان سیروانە دیارەشی پێ دەڵێن زانیاری یەکەم سیروان سیرکە لە گوندێک داخلی هەرێمی کوردستان دەبێت پێ دەڵێن لاوەران گوندی لاوەران باشە لە چیاک دروست دەبی چیاکانی
پارێزگای سلێمانی و لەگەڵەوەشدا درێژەکەی چەندە؟ چیاکانی هەورامان و چیاکانی بەرانان ئەوانە سەرچاوی دروستبوونی ڕووبارەکەن و درێژەکەی 384 کیلۆمەترە، ئەویش بە ڕێژەی 114 بەشداری ئاوی ڕووباری دیزلە دەکات. سیروان دیالەشی پێ دەڵێن لە گوندی لاوەران دێتە هەرێمی کوردستان بە درێژی 384 کیلۆمەتر 114 بەشداری ئاوی ڕووباری دیزلە دەکات. لەو 5 دقەی باسم کرد تەنها دوو لقیان بەست و بەنداوی لەسەرە، ئەویش زەی بچووک لەگەر سیروان. ئەو دوو لقە بەست و بەنداویان لەسەر دروست کرایە، خابوور لەسەری نییە، زەی گەورە لەسەری نییە، ڕوخانە لەسەری نییە، چکە لەقەی کاتی بوو ئەوانە لەسەریان نییە، بەڵام تەنها دوو لق زەی بچووک و سیروان بەست و بەنداوی لەسەر دروستکرا. بەست و بەنداوەکانیش دوکانە دەربەندیخانە حەمرینە، دوکانە دەربەندیخانە حەمرینە. ئینشاڵڵا باسی دەکەین بە شێوەیەکی گشتی. ئەوەی بۆم باسکردن لقەکانی ڕووباری دیزلە بوو. ئێستا بە وەکو شتێکی کۆتایی بەبیرتان دەینەوە خابوور، زەی گەورە، زەی بچووک، ڕوخانە، سیروان، ئەوەش ڕووباری دیزلەیە. ئەم نەخشەیە جوان سیرکەن، شارەزای لقەکان دەبن، شارەزای ڕووباری دیزلە و شوێنی لقەکان دەبن لەبەر هەڵبژاردن قوتابیان. تا ئێرە بەشێک بوو لە دەرامەتی ئاو لە هەرێمی کوردستان. ئینشاڵڵا بۆ دەرسی دابێ من بەردەوام دەبم لەسەر بابەتی دەرامەتی ئاو تا ئەو کات بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.